باشە ئازیزان خۆشەویستان، سڵاو و ڕێز خۆشەویستان، احترامم بۆ هەموو لایەک هەیە و هیوادارم کە هەمووتان زۆر باش بن، ساخ و سەلامەت بن. جا ئەم شەو ویستم خۆمی بۆ قۆسکەم و بۆ شاڵوشتەوە بۆی دابەزم شاڕی ڕەش و ئەوانە و وەڵا کاکە دەکتوپڕە ئەوەی سووریان بینی بەڕاستی تااقەتی هیچم نەما. ئەوە چ وەحشەتێکە لە سووریایە عەزیزان، بەڕاستی چ وەحشەتێکە ئەوە کاکەی هاوار. باوکە ڕۆ مرۆڤایەتی چۆن بێقیمەت بووە، چی بەسەرهاتوو مرۆڤایەتی کاکە. خۆ بەوە نییە سەردەمی ئایپاد و سەردەمی ئەنتەرنێت و سەردەمی تەکنۆلۆژیا و ئالەم بابەتانەیە. ئینسان هەر ئەو بوونەوەرەیە کە بە درێژایی مێژوو تەنها خەریکی خوێنخۆری بۆ بەڕاستی. من بۆیە بە تەواتی بێئومێد بووم لە ئینسان. هەرا وەڵا بەخێر بێن خۆشەویستان، سەرچاو ماتن. جا سەمەتەی ڕاپەڕینەوەوانەیە، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە سووریا ئەو جەماعەتی داعشە کردویانە بەڕاستی تۆزێک لەسەر ئەوە قساکەم اینجا ئەچمە ناو بابەتەکەەوە. جا لە هەمووشی خۆشتر زۆڵە کوردێکەیە بە ناوی عەلی قەلەداخی پشتیوانی لەو ئەحایا کات. من تێناگەم بەڕاستی ئەو عەلی قەلەداخیە ڕیشخەنەیە چۆن لە ڕوویە دانیشێ پشتیوانیەکە لەو ترۆریستانی کە لە سووریا ئەمڕۆ هەن و ئەو کەسەی ئەو ئەحا شەرعەکیە ئەوە ڕابەرایەتیانەکە. بڕۆن سێریکەن بزان چ خۆنخۆرێکە، بزان چی ئەکەن لەم مرۆڤ بەڕاستی ئەو کۆمەڵە ترۆریست. عەزیزان ئەمانە کۆنە داعشەکانن، تەنها چاکرد و پانتۆڵەکانیان لەبەر کردووە هەنێکیانەوانی کەچنە ناو پۆست و مۆستەوە، توجا ڕیشیان کورتەکەنەوە بۆین باخ ئەبەسن ئەگینا هەر داعشنی حەقیقەتە. جا خۆشەویستان کاتێکە بەشار ئەسەدی دیکتاتۆر ڕووخا، منیشە لە قسەکانم ئەوە بوتم ئەم جەماعەتە کە هاتوون ڕۆژێدا دێ ئەبێ خەڵک قورب بخوا بۆ سەردەمی بەشار ئەسەد بەڕاستی بە هەموو عیب و عارەکانی، چونکە ئەمانە زۆر خەتەرناکن خۆشەویستان. هەر لە خۆ قسەیم نەکرد باش نییە سەیرە. بۆیە کە سووریا دەبێت چاوەڕوانی تاریکترین سەردەم خوێناویترین ژیان بکەن، چەوسانەوە، بێدادی، زیندان، تاوان ئەشێتە لووتکە. ئەمڕۆ بینیتان بەڕاستی کە چۆن لووتکەن یا چۆن کەسی سەیرەکە لەوایە زۆڵە کوردێکی جاشمیتی وەکو عەلی قەلەداخی ڕیشخەناوی باشە یەدا ئەنیشێ بەبێ شەرم و بێحەیا دیفاع ئەعلە و ئەحاو لەما ناکە بەڕاستی. ئەحایە وەحایە نازانم بەڕاستی ناوی چی. من لێرەوە بە ئیجازەی هەمووتان پێتان ئەڵێم ئەم قسەیشم هەڵگن بۆ مێژوو. هەرچی ئیسلامی سیاسی هەیە لە ئاسی دنیاە، من ئیسلامی سیاسی جێ ئەکەمەوە لە ئاینی ئیسلام بەڕاستی. هەرچی ئیسلامی سیاسی هەیە لە ئاسی دنیاە لە هەر شوێنێ دەسەڵگەیە دەست لەمە باشن نابێ بەڕاستی. دڵنیاتانەکەم خەڵکی کوردستان بەیانی ئەو عەلی باپیر و ئەو سەلاحەدین بەهادینە ببن بە دەسەڵاتدار و دەستیان لە کورسی گیر بێ لەمانە خەتەرترن. ئەوە لەوە تاکیدتانەکەمەوە. کەسێ باوەڕ بۆ قسانەی من ناکا کەیفی خۆیەتی، بەڵام ئەمە واقعە لە مێژووە هەروایە بەڕاستی. باشە بڕۆن سەیریکەن بزانە لە ئەفغانستان لە شەخسەکانەوە حاڵی چۆنە، لە پاکستان چۆنە، لە نازانم لەکوێ چۆنە، بڕۆ سەیریکەن خۆتان اینجا ئەزانن. جا ئەمە على ئەساس ئەو خەڵکە شیعیشن کە شیعیش خۆ هەر مسلمان و هەر خواپەرستەوە ئاوایان لێکن، ئەبێ کەسانێک بە نمونە کە دینیان لەبێت چیان لێکن. ئەمانە ئەی هاوار گوڵەمە زۆر خەتەرن. سەر چاوی من بە قوربان بەخێر بێناخۆ بەڕاستی ئەوانە کارەساتن کاکە. ئەو قەسابخانەی ئەمانە دایانناوە بەڕاستی نمونەی زۆر کەمە لە دنیاە. هیتلەریش باوەڕ ناکەم شیعەوەی کرد بێت. ئەرە بەڵا جا بۆیە کە چەند جارێ وتومە من هەموو تەمەنمدانا دژی یەکێتی و پارتی کە خۆتان نەزان دژیانم، بەڵام ئەگەر بزانم ئیسلامیەکان ئەبن بە بەدیل یەکێتی و پارتی باوکم بە ئەڵڵا هەموو توانامە خەمە کار بۆ یەکێتی پارتی هەر ئاوا بمێنەوە بەڕاستی، چونکە مۆ کارەساتن ئەمانە بەڕاستی ئەمانە کارەساتن.
یەکێتی چی و تاوان پارتی چی و هیتلەری چی و تەڕەماشی چی کورەکە کە ئەمانە هە زۆر زۆر وحشین بەڕاستی خۆشەویستە هەر بەڕاستی وحوشن ئەمانە کاکچ نەڕەوە ئەمە حقیقەتە خۆشەویستن گوێیان بێنە جوابیان بێنەوە ئەوانەی کە دژی ئەو قسانەی من ئەوانە هەر ئەو داعشە کوردیانن لە باشووری کوردستانە ئەگە سبێسەتیان هەبێ بەخوا سوار ژنوکشی دنیا بن بەبەش بیزان قەسەم بەخوای یەک ژن چەند نەشە سوار هەر هەمیانە بن باوەڕیان پێ نەکەن بە هیچ جۆرێ ها باوەڕیان پێ نەکەن بە یەک دانەیە هەرەوەڵا حتا نوێشکردن لە پشتی ئەمانە بەڕاستی تاوانە ئەو بڕ ئەمانە وای 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 ئای هاوارە هاوار باش خۆشەویستان لێرەوە دەسەکەم بە قسە و باسەکەی خۆم و لە شتێکەوە دەست پێەکەم کە ئەی بەسمەوە بە نانەکەی مەسعود بازانی و بە هێلکەکەی عەلیەوە دوایی تێگەن کە بابەتەکان چییە جاجارڕۆسۆ لە کتێبی گرێبەسی کۆمەڵایەتیە ئاوەها باسی دروستبوونی کۆمەلگا کات کە کۆمەلگا لە ئاسی دنیاە ئەبێ بەڕاستی کۆمەلگا چۆن بێت ئەو ئەڵێ کۆمەلگا واتە پێکەوە ژیان و دەستبەرداربوونی تاکی کۆمەلگا لە بەژێن تایبەتەکانی خۆی لە پێناو بەژەوەندی گشتیە وەخۆ گونجاندن لە نێو یەکترا بە تەنها بە دوای سوود و قازانجی تایبەتی نەکەوێ بەڵکو بەژەوەندی گشتی بکا بە ئەولەویەت لە بەرامبەر بەژۆری تایبەتە دواتریش پرسیارێکی لێکن لەسەر مەسەلەی نیشتیمان کە ئەڵێ نیشتیمان چییە دیسان ڕۆسۆ ئەڵێ نیشتیمان واتە شوێنێک کە کەسێک نەتوانێت کەسێکی تر بە پارە بکڕێ بەواتایەکی تر لەو شوێنەدا کەسێک ناچار بکرێ یان لە تاو نەبوونی و هەژاری و بسێتی خۆی بفرۆشێ بە کەسێکی تر ئەوەی کە ئێستا لە باشووری کوردستانە بەتەواتی باوە واتە شوێنێک کە شکۆ و کەرامەتی ئینسانتیدا پارێزرا بێ و شکۆی مرۆڤ بوون لەدەست نەدێت بۆیە دیسان درێژەیەتی ئەڵێ نیشتیمان هەر پاشە زەویەک نییە بەڵکو زەوی و مافە بەیەکەوە گەز زەویت هەبێ دەبێ مافیشت هەبێ واتە نیشتیمان هەستکردنە بە شکۆ و ئارامی و سەلامەتی و ئاشتی ئەمە قسەی ڕۆسۆ بووکە لەسەر نیشتیمان ئەیەبێ بۆیە گەر بەم ستانداردە بێ کەس لێو هەرێمەدا نەخەوای نیشتیمانە نەهاوڵاتیە تەنها ماڵ تاڵەبانی و بنەماڵەی بازانی و دز و جەردەکانی دەوروبەریان نەبێت کاتی خۆی دایکی شەهیدێک هەمووتان عەلی عەبدوڵڵاتان بیرە خۆشەویستان جا عەلی عەبدوڵڵا ئەو بوو کە یەکێک لە کوڕەکانی مەسعود بازانی بوو برای بوو چی بوو یانە بەشەق تێڵاتڕێیان کرد کە هەموو تەمەنۆکەری بنەماڵەی بازانی بوو دایکی شەهیدێک ئەچێ بۆ لای عەلی عەبدوڵڵا لە کۆیە ئەو کاتە عەلی عەبدوڵڵا جێگری مەسعود بازانی بوو ژنەکە وتبووی کوڕم شەهیدە و دایکی شەهیدم و هاوکاریمان بکە عەلی عەبدوڵڵا دەستی نەنابوو بە ڕووی ژنەکەوە با بڵێن دایکی شەهیدەکەوە باشە هەستا بوو هێلکەی یاوە جا هێلکەکە تەبەقێک بووە دوو تەبەق بۆ بەڕاستی ناچەند هێلکەی یاوەتی بەڵام بەداخەوە کە نانی گەرمی لەگەڵ نەبووە باشە نانەکەی مەسعود بازانیش ئێسای بینن وشکیە نە هێلکەی لەگەڵە نە تۆزێ ماسی لەگەڵە نە پەنیرە نە هیچ بەڕاستی باسم لەسەر ئەمە کرد زۆر ناشمە ناواخنەکەوە دیارە ئەمانە هەروە سەخی تەبیعەتن بەڕاستی ئەزانن چۆن سوکاتی بە خەڵکن بۆیە ئەوەی کە ئەو گوزەرەیە دیارە گەڕانە بۆ تاقیکردنەوەی سنووری سەبر و قبولکردنی خەڵکی گەر قبول کرا لە پارتی زیاتر سواری کۆڵی ئەو خەڵکا بە کە من دڵنیام چونکە کۆمەلگای باشوور باشە ناسم دڵنیام کە خەڵکێک بدەسەنەوە خوار و زەلیل کراوە و قبولیان کردووە لە حقیقەتە بۆیە کۆمەلگای کوردی ئەکرێ ناوی لێ بنێ کۆمەلگایەکی یەکەی نیشتەجێبوون باشە واتە مەرج و شەرت و پێکاتەی خۆی وە کۆمەلگایەکی هاوچارەنووس نییە و هیچ شتێک ئەو خەڵکە لە دەوری یەکتر کۆ ناکاتەوە هاوخەمی و هاوسۆزی و هاوبەشی نەماوە هەر کەسە تەنیا و تەنیا خەمی ژیانی خۆیەتی و تەواو باشە ئێمە ناتوانین ئەوە بسەلمێنین کە گوندی لوبنانی و تەیراوە یەک خەڵک و یەک نیشتیمانن بۆ جێگاکانی تریش لە باشووری کوردستانە بەڕاستی هەروایە بۆیە ئەوە چ میلەتێکە ئازیزانی ئارام ئەحمەد کە ڕیز ببەسێ بۆ چوارنان تا مەسعود بازانی و پیاوەکانی بێنێ کە سوور ئەزانن مەسعود بازانی جامانە سوورەکەیشی ماڵی خەڵکە یعنی پارتی و سەرانی پارتی بنەماڵەی بازانین یەک دیناریشیان نییە کە بە کاسپی پەیان کردبێ جگە لە دزی و لە جەردەی و لە ڕێگەی خیانەت هەرچەندە من بیسومە کە گوایە ئەوە مەسعود بازانی نەیکردووە و مەسئول لەقێک لە منتیقەیە کردوێتی و گوایە پارەی پارتی بۆ ئەوی شتێکی ئاوای لێ بکا بۆ ئەم ڕەمەزان و ئالەم بابەتانە بەڵام بەهەرحاڵ من ناتوانمەوە پڕژڕاستکەمەوە لە ڕاستیە اینجا هەر ئەم میلەتە یەک دانە ملیۆن لایکیان بۆ ڕووداو کردووە بۆ وەرگرتنی یەک تیڤی کە ئەم تیڤیان ڕەنگە نرخەکەی $200 بێت باشە پارتیە گەوجەکان جلی کوردیان کردووە بە ناوی نێچیر و مەسعود بازانیەوە ئەمە جلی نێچیریە ئەمە جلی مەسعودیە
ئێسێش خەڵک ئەبێ بڕوا بۆ نانەواکان داوا بکە بڵێ ئابێس ئەحمەد دەنانی مەسعودین بەرێ هەر نانی مەسعودی مابوو ئەویش پیا بوو لە کۆمەلگای باشووری کوردستانە کۆمەلگایە کە هیچ بەرهەم ناهێنێ هیچ ئیبداعێکی نییە تەنها سەرقاڵیشتی هیچ و پوچ و لاوە چییە باشە من لە هەولێرا بینیم بە هەزاران گەنج لە شوێنێک کۆبوو بوونەوە لە بازارەکە کابراوەتەبی کەفەری مۆبایلم هەیە بە بەلاژە یەم بە خەڵک کە ڕەنگەیشی بە ئیرۆیەک و بە 2 ئیرۆ بێت باشە هەرەو کۆمەلگایش بوو کە لە سەردەمی حیزبی بەعسا لە 10 کەس 7 کەسی جاش 386 دانە مستشاری هەبوو هەر یەکێن 100,000 کەسی لەگەڵا بوو و جاش باشە واتە ملیۆن جاش جا لێرەوە ئەچمە سەور یادی ڕاپەڕین خۆشەویستانی ئارام ئەحمەد سەرەتا لە یادی ڕاپەڕینە من سەریڕێز بۆ هەموو شەهیدان دائەنوێنم کە 5 و 7 ڕۆژەکانی تر شەهید کراون بە تایبەتر ئەوانەی کە هاوڕێ و دۆستی خۆم بوون خزم و کەس و ناسراوم بوون شان بەشانم بوون لە پرسەکانیاندا وجودم هەبووە لە گەردی سەیوان لە کاتێکدا چەندین شەهیدیان دەناژۆک و ئێستا لەو سەردەمانە ئەچوومە سەردارێک لە گەردی سەیوانە و داوامە کرد کە ڕاپەڕین دەبێ بە ئەنجام بگا و بەعس نەمێنێت هەموو ئەمانەیش بە ئومێدی دنیایەکی باشتر و بۆ ئازادی و بۆ ماف و بۆ نان و بۆ کار و بۆ ژیان بوو کە بەڕاستیی ناتەتی نەمانەزانین دەستکەوتەکانی ڕاپەڕین کۆمەڵێک لە چەتەکانی شاخ و کۆمەڵێک سۆزانی و قاچاقچی دز و جەردە دەیخۆن و ئێمەش ئاوارا بین وەکو ئەمان بین بەڕاستی بۆیە ئێستا خاوەن ئەسڵیەکانی ڕاپەڕین ئەوانەی مێژویان خوڵقاند ئەوانەی گیانبازیان کرد ئەوانەی خوێنی خۆیان ڕشت پێیان شەرمە بەڕاستی باسی ڕاپەڕین بکەن ئەوانەی کە سەردەمانێ شانازیان بە ڕاپەڕینەوە کرد ئێستا پێی شەرعی بە باسی بکەن باشە ئەوانەی کە دژی بەعسیەکان هەموو توانایی خۆیان بەخەرجدا بۆ ڕاونانی ئێستا ماندوو بوون و حوسڵەی یادکردنەوەی خۆشیان نییە نەوەکو ڕاپەڕین باشە ئێستا لە شرۆشەکان دز و جەردەکان یادیەکەنەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەروەک ئاگادارم سەدان پێشمەرگەی شەریف ئێستا پێی شەرمە پێی بوت لێ پێشمەرگە باشە و پەنجەی پەشیمانی ئەگەزێ کە چی بەخۆی کردووە چۆن سەردەمی گەنجی و جوانی خۆی لەو شاخانە داناوە و دوای سەرانی پارتی و یەکێتی و حیزبەکانی کە کەوتووە کە ئێستا ئەم پەرتاوە بە دز و جەردەیە بەڕاستی ئێستا پێی شەرمە پێی بوتێ پێشمەرگە باشە وەرن سەدان پێشمەرگەتان پیشان ئەدەم چونکە بەڕاستی پێشمەرگە بوون و شەریک بوون ئێستا خاوەنی $100 نین بەڕاستی ئێستا ئاوا دەستپانەکەنەوە بۆی مانگانە موچەیەکیان بدەنێ کە 300-400-500 دینارە بۆیە من هیچ کاتێ کە وەختێ باسی پێشەتڕاکەم لەگەڵ ئەو پێشمەرگە شەریفانم نییە کە لە دوای ڕاپەڕینەوە بە شەرافەتمەندی ماونێتەوە لەگەڵ ئەوانم نییە بەڕاستی لەگەڵ ئەوانەمەکە بە ناوی پێشمەرگە و شۆڕش و شاخەوە بەدەیان و سەدا ملیۆنان دزیوە و تەنها خەڵکی فەسادی و بێڕەوشتین لە تا خۆشەویستان باشە ئەوە لە شەهیدەکانیش بگەڕێ تەواوی شەهیدان کۆ بکەرەوە هەر هەمووی پەشیمانە بەڕاستی لەوانە پەشیمانە لەوەی ئەگەر ئەمڕۆ زیندوو بێتەوە لێ بپرسە ئەدەوێ بچیت دوای یەکێتی و دوای پارتیکەوی ئەڵێشتیوانیە بە حیاتی ئەو کارە ناکەم بەڕاستی باشە ئێستا لە سای ئەو ڕاپەڕینەوە کۆمەڵێک دز و گەندەڵ جەردەی بێشەرەف بوونەتە خاوەنی ژیانێکی شاهانە خەڵکەکەش ئەوەتە کە بینی کارەبایشی نییە لە دوای 34-35 ساڵ بۆیە ڕاپەڕین بۆ چیە بوو خۆشەویستانی ئارام ئەحمەد ڕاپەڕین بۆ گیرفانی حەوبراکە بوو حەوبراکەی قەیوان کە پێش ڕاپەڕین لفکەیان نەفرۆشت پانکەیان نەفرۆشت بەرد هەبوو بەردێکی ڕەشی خڕ بوو ئاواش نان پاشنیان پێکڕان ئەوانەیان نەفرۆشت لە مەزاخانەکە باشە ئێسایش دەیان کسی سیلیکۆناویان لە کۆمپانیاکانە داناوە بۆ ناڵەناڵی شەوانە و چەندان ملیار دۆلاریان حەپەلوش کردو و دزیویانە لەژێر سای ئەو ڕاپەڕینەیە کە بەڕاستی ئێمە کردمان باشە ئەم ڕاپەڕینە نێچیری گەورە مافیای دزی بەرهەمهێنا کە لە کەرەج و لە تارانە سەرخاڵی سێوڕەنین بوو خۆی بنەماڵەکەی ئێستا بووە بە فیرعەون لە هەولێر و لە کوردستانە کامە ڕاپەڕین بەڕاستی خۆشەویستانی ئارام ئەحمەد ڕاپەڕین بۆ شێخ جەعفەر بوو کە $1 ملیۆن و چەندین ڤێلا و ڕیژە شوقە و بە گەڕەک دزیوە لە باشووری کوردستانە کچێکە دەنگەکەی لەلام پێ ناوەکەی نابن بە ها دەست پێەکە لە دەنگەکە ئەڵێ ئەچم بۆ لای شێخ جەعفەر هیچیشی پێ ناکرێت شەوانە باشە بەس ئەڵێ هەر لەگەڵ خۆم بە لەگە کەسی ترامە بە هەموو جارێ $4,000 ئەیاتێ
ئۆتۆمبیلی یاوەتێ شوقی بۆ کڕیوە کەچی پیرێژنێشی لە ئەنفال بەجێماوی داماوی قوڕ بەسەر شانی ماجەکە ئەویش حسابی قانونچێکیشی بۆ ناکە ئاوا بەسا و ئاوا بابەتەنە وەکۆی کە زۆر پیاوە بێ بەڕاستی باشە کاکە ڕاپەڕین بۆ ئەمانە بۆ ئازیزانی ئارا محەممەد ئادەی ڕاپەڕین چی بەخشی بۆ خەڵکی کە ڕاپەڕینیان کرد من خۆم هەم بەشدار بووم هەم ڕۆڵم هەبووە و هەم حەسڵ ڕایش بووم ئەو کاتێ ڕاپەڕین کراوە یەک دانە لەمانەی ئێستا دەسڵاتیان لە باشوکسانە هەیە وجودیان نەبووە کە ئێستا خاوەنی پۆست و پارە و ملیاردەر و ملیۆنێرن باشە جا لە هەمووی ناخۆشر بە کۆمەڵە کۆبۆتەوە بە نۆ گیرفان مستەفا ئەڵێن ئەندازیاری ڕاپەڕین باشە کاتی خۆشم بۆ خۆشی وامەوت کەوشە دزیەکانی کەسم نەبوو بوو ئەم ناسکە ئەندازیارە یەک گردی 124 دۆڵم زەوی بەدیان بیناوە لەسەر کوڕەکانی تاپۆ کردووە بۆ ئەمە کردوێتی کاکیشێن بۆ ئەمە بەشداری کردووە پێشمەرگایەتەکەشی هەر بۆ ئەوە بووە بەڕاستی کاکەم جاڵێن نەو گیرفان مەسافای دز و جەردە کاکە بۆ دکتۆرا لە نەمسا ئەی خوێن هاتەوە بۆ شاخ و داخە بۆ شۆڕش کورە هەزاران تف و نەفرەت لەو شۆڕشە چەتەگەریەی کە هەر سەرقاڵی شەڕی ناوخۆ و کوورکوشتن و خیانەت و بێنەوە بەرەو ئەلەم بابەتانە بوو باشە هەزاران هەزارتر لە دکتۆراکەی کە ئێستا کەس بە کەس بە دکتۆرا پاشەڵیشی ناسڕێ بەڕاستی جا ئەم بۆرە پیاوەفری دەرە هەزاران هەزار دکتۆرای بهێنایە دەیتوانی بە 1000 ساڵ تەمەنیەوە باشە کارگەیەکی ئاسندا بنێ کە ساڵانە لە 8 ملیۆنەوە هەتاوەکو 10 ملیۆن دلار پارە فڕێدا ئەچێ گیرفانی مناڵەکانیەوە ئایا نۆشوام سەفا ئەگەر 1000 ساڵ بە 1000 شەهادەی دکتۆراوە باشە ئەیتوانی گردێکی 124 دۆڵم زەوی بەدەیان بیناوە بەرێ لە ناوجێگەی سلێمانیە داژیری بکات تاپۆی بکە لەسەر هەتیوە چڵکنەکانی دەرمان خۆرەکانی خۆی ئەیتوانی بێتە خاوەنی دەیان شقە و ماڵ و ڤێلا لە لەندەن دەیتوانی چەندین کۆمپانیا و 4 بنزیخان و مۆڵی هەبێ بە شەراکەت ئەمە ئەندازیارەکەی ڕاپەڕینە ئەم دزە دەست پیسە بەڕاستی هەرە شەریفەکەیانە نەو گیرفان مستەفا باشە جیڤاراڵێ شۆڕژێر ئەو کەسەیە بە شۆڕژێری بمرێ نەک چوافیشەک بتەکەنێ و 100 ملیۆن دلار بدزیێ بەڕاستی نەفرەت لە خۆتان و لە شۆڕشتان و لە هەموو شتەکانتان کەچی ئێستا هەندێک گەجەر و گوجەر و مێشک بەتاڵ بە باڵایە هەڵەڵێن بەڵام خۆشبەختانە ئێستا لای زۆرینە و لای مێژوو لای خودا ڕسوە و شەرمەزار بووە بەڕاستی باشە هەرچی چڵکن و ئەسپێخۆر و سوڵکەری ناوێکێتی و پاتیە بە بۆنەی ڕاپەڕینەوە ئەسپەکەنیان لە خوان کردوتەوە باشە کەر نەما لەو شاخاسیەکسی لەگەڵ نەکەن و سوایی نەبن باشە ئێستا ببنتە کشە مۆدێل و کشە مێدیاکار و فڵان و فیسار و ئالم بابەتانەوە هونەرمەند باشە شۆڕژێر کۆسەر مافیایە خولە سەنگاویە دز و جەردەیەکی عەدنانی حەمەیمی نایە شێخ جافرە باشە ناوگەڵ بەشێکێک و ئاسۆ ئەڵمانیە کە 10 ملیۆنی ئەوی دزیوە ئەمانە شۆڕژێرەکانی شاخن هەر بۆیە پێشمەگە شەریفەکان پێیان عیبە پێیان بڵێ پێشمەگە کاکە ئەوەیە بۆیە ئەبێ هەمووشتان ئەو ڕاستیە بزانن کە من خۆم لەو سەردەما ئاگام لە وردو دشتی بووە ڕاپەڕین بەرهەمی چەتەکانی شاخ نەبوو باشە باڵکو بەرهەمی شەڕی خلیج بوو بەرهەمی پەلامار و کەرێتی سەدام و حیزبی بەعەز بوو کە پەلاماری شێتیە ئەگەر وانە بواە چەتەکانی شاخ یەکێتی و حسک و هەموو ئەوانی تر بنەماڵی خاینی بازانی کەرەژنشین دەبوو لە ئێران و کەرەج و نەمسا و بەریتانیا تەنها سیریان بخواردایە و زڕنایان لێ بدایە بەڕاستی بۆچی هەموو بەرەی کوردستانی ئەیانتوانی گوندێ داگیرکەن لە کوردستانی باشوورە ئازیزانی ئارا محەممەد نا ئەوە هەلومەرجێکی ناوچەیی بوو هاتە ئاراوە کە ئەم درۆزدانە بوون بەشت ئێستا دانیشتوڵا ئێمە ڕاپەرێکێتی نەیکردو پاتی نەیکردو کاکە ڕاپەنی خەڵک کردی سێ بەشی ئەوانەی ڕاپەنەکە جاش بوو وا بەدەیت ئەوە پەلاماری سەدام حوسێن دیکتاتۆر بوو بۆ کوێت هاتنی ئەمریکا هاوپەیمانەکانی بۆ خلیج دوجار پەلاماری بەعەز بەرهەمی هێنا نەتڕە سیاسیەکانی پاتی و یەکێتی و بنەماڵی بازان و یەکێتی و ئالەم بابەتانە باشە ئێستا من بینیم لە یادی ڕاپەڕینە لە ڕانیە لاڤەی ژنی پاڤڵ و تالینای ژنی ئۆمەتی مەحەمە و ئەمانە یادی ڕاپەڕینەکەنەوە لە جیاتی عەلی نەبی و لە جیاتی دەیان و سەدان پیاوی قارەمان کاکە کە ئێستا من دەیان کەس ئەناسم کە لە ڕاپەڕینە بەشداریان بووە گیان بازیان کردووە هەر خۆیان دەرناکەون پێیان ئەیبە بەڕاستی ئێستا بەجیان هێشتووە بۆ تالینای کشی سەرکەوتی کووبە باشە ژنی ئۆمەتی مەحەمە باش نییە دەیمەن هۆڵ بە ناوی هەچی ڕاپەڕینەیە کە ئێستا ئەوانە یادی بکەنەوە باشە عەزیزانی ئارا محەممەد واللهی ئازیزان ئەو ڕاپەڕینە لە 5 سێوە
هەتاوەکو حوتی سێ هەتاوەکو دوایی باش ئەگەر باسی بکەم بە نووسین بینوسمەوە خۆزگا کاتم هەبووە بنووسێتەوە ڕەنگە ڕۆمانێکی 1500 لاپەڕی دەرچێت خۆزگە بمتوانێت بینوسمەوە باشە خۆزگا گورشتێک کشێکی تریان هەیە هەتاوێک هاتووە ئەم ئێوارەیەوت وەڵا ڕاپەڕین بۆ یشتی زۆتی بەرە چی لێ هەتاویان خۆیت خۆ دنیاتان خۆرکاک چی تێوێت لەوە زیاتر برایشتینم ئەتێ بی بەچی دادەگیان چی ماوە ئێوە نەتان بێ وەڵا ڕاپێن بەس بۆ ئێوە بکاکە من خۆم وەکو ئارا محەممەد پێم عیبە باسی خۆم کە بە ڕاپەڕینە بەڕاستی بەخوا پێم عیبە بریا تەپاڵەمان خوادایە ڕاپەڕیمان نەکردایە نەک ئێستا تۆ بێ قسەی لەسەرکەیت تەپاڵە من خوادایە بەس ڕاپەڕیمان بەشدای من تیان نەکردایە بەڕاستی چونکە من گەنجی جوان ئەناسم کە ڕاپەڕینەکە شەید کرا بەڕاستی من چاکیان ناسم ئێوە نایەناسن من گەنجی تەلەبەی مەعهەد ئەناسم کە بە کابۆکەیەوە چۆن لە بەرسەرا سەعاتی نوێی بەیانی حوتی سێ بە دوای زیل لێبووتی کاگەڵام ئێمەشین بۆ چوارباخ لە نەهاتەوە شەید کرا ئەوە من ئەزانم ئەوانە چۆن بەڕاستی نەک ئێوەی بێشەرەف و بێ ئابڕووی ئەمڕۆی کە بوون بە ژیانی شەهانتان بخۆتان بردووە لە هینی خوێنی ئەو خەڵکەیە بەڕاستی ئەوایە وەیە ڕاپەڕین ئەوەندە قیمەتی نەماوە تاکو ئێمەمانان و ئەو خەڵکە شەریفە بەڕاستی لە ڕوویان بێت باسی بکەن ئەبێت زووجەردەکان بەڕاستی باسی ڕاپەڕین بکەن بۆیە ڕاپەڕین کۆمەڵێ دزووجەردە و بێحرمەتی شاخ و شاری بەرهەمهێنا کە 35 ساڵە بوون بە کەڵەکە بەسەر ژیان و گوزرانی ئێمەوە ئەمانە هاتنە سەر حازری لە یەکەم ڕۆژەوە دەستیان کرد بە دزی ئازیزانی ئارا مەحمەد هەموو بەو درێژیە پاڵیانە خست ئەیان دزی باشە کاکی جێن بە پێوە ئەچون ئەیان دزی تەری کارەبایان نەهێش هەمویان لێ کردەوە هەتا بوو کەرکووک هەمویان دزی بەرەی کوردستانی سیارەی خۆڵ باشە هینی شارەوانی ئازیزان ئیسعاف باشە سیارەی ئاگرکوژێنەوە بە هەمویان دزی بردیان باشە ئاخچەم و گەڵابە نەما لە عێراق ئەمانە نەیدزن و نەیکرد بە ئێرانە هەرچی بینای حکومی هەبوو خۆشەویستان بە پیک و پێمەڕەتی کەوتبوون بەرەی کوردستانی و پێشمەرگەکان یەکێتی و پاتیم شیشەکەنیان ئەدزی نادی ئەنەر بۆ ئێران ئازیزانی ئارا مەحمەد ئەمانە حەکە لە شاخەوە هاتن بۆ دزی هاتن بۆ باشووری کوردستان باشە خۆ بۆ شتێکی تر نهاتن باشە شێخ جعفەرەکان خولە سەنگاویەکان هەزاران تڕە بە ناوسەرکردەی کۆل و نوێی بەرهەمهێنا کە ئێستا ئێوە ئەیبینن هەزاران خەڵتە و شەوکت و دەرمانخۆر و دەرمانفرۆشی بەرهەمهێنا ئەم ڕاپەڕینە سەخیفەیەکی ئێمە کردمان بەڕاستی باشە ئەو پیسایی کە ئێمە خواردمان و ڕاپەڕینمان کرد بوو ئەمانە ئێستا بیخۆن باشە کۆمەڵە لەشفرۆش و سۆزانی بیخوا ئەو باشە ئێستا بنەماڵەی بازانی و نێچیر و مەسول و سیروان مامز و هەزاران لاتولوت و مناڵە وتکەی ئەمانەی لێ دروست بووە کە ئێستا هەمووتان ئاگادارن خۆشەویستان باشە سەدی بێخمە یەکەم دزی بوو کە نێشێوان بازنی دزی بۆیە ڕاپەڕین مریشێکی خوێڕی بوو هێرکەکەی بۆ ئەم بێ ناموسانە بوو ڕێخنەکەشی بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان بۆ کەسوکاری شەیدانی ڕاپەڕین بوو بەڕاستی باشە ڕاپەڕین هەزاران لە شەلاتی دژە تیرۆری یەکێتی و کۆماندۆ و هیپاتی و زانیاری و پاراستنی بەرهەمهێنا خۆشەویستانی ئارا مەحمەد باشە ڕاپەڕین هەزاران لە شفرۆش و لەشکر و فەسادخانە و بێ ئابڕووی بەرهەمهێنا لە باشووری کوردستانە باشە ڕاپەڕین قاچاقچێتی مەرزەکان و هێنانی بارە کریستاڵ و تلیاشی بەرهەمهێنا ئازیزانی ئارا مەحمەد باشە ڕاپەڕین هەزاران سمت و سێبەنە و سنگ و مەمکی بەناوکشە مۆدێل و مێدیاکار و سنگ دەرپەڕیوی سەر شاشەکانی تیڤی یەکێتی و پاتی و ئەمانەی بەرهەمهێنا کە خۆتان ئاگادارن و ئاگاتان لێتی ڕاپەڕین هەزاران زەوی دز قاچاقچی نیشیمانفرۆش کورتفرۆشی بەڕاستی بەرهەمهێنا باشە بۆیە ڕاپەڕین نیشیمانێکی بێکەس و ملیۆنەها سوالکەر و ملشۆڕ و بەدەماکەوتی بەرهەمهێناوە کە ئێستا ئەیبین لە باشووری کوردستان کەسیە بووسەکە باشە لە سەردەمی پێش ڕاپەڕینە یەک دیکتاتۆری بەعسی دیکتاتۆر بوو خۆشەویستان ئێستا سەدان هەزار بەعسی دیکتاتۆر هەیە باشە من هەموو تەمەنی سەرەتای گەنجیم هەمووی دشی بەعس بۆ لە سلێمانیە بە هەموو خەڵکی سلێمانی ئەڵێم باشە کام بەعسی کە لە بەسڕا و لە جنوبەوە هاو توانی 100 مەتر عەزە داگیر بکات کام بەعسی عەرەبی توانی لە سلێمانی لە هەولێر لە دووهۆکە 100 مەتر عەزە داگیر بکات باشە کێ توانی یەک خانە هەبوو خانەی محافزیەت باشە هەر پارێزگارێ هات لەوێ ئەژیا کە ئەو ئەڕۆی ئێشیکە هاتە شوێنەکەی باشە کێتان بینی کام بەعسی توانی گردێ داگیر کات باشە قەت پاڵێ داگیرکە بەان نۆشوان سەفات داگیری کرد کوڕانی تاڵەبانی داگیریان کرد مەسعود بازرگانی داگیری کرد نێچیر و مەسعود داگیریان کرد وانە بوو خۆمان لە بیرمان نییە ها کێ کام ئەمن توانی پاشێ عەرز بەرێ بۆ خۆی زەحمەت نەبێ ئەمنی بەعسی داگیر کرد کە لە کوردستانە لە سلێمانی و لەکوێ بوو لەکوێ توانیان زەحمەت نەبێ کەس نەیتوانی ئەوەیە ئەمانە هەمووی ڕاستین جا ئەوەی کە نایبینێ کەیفی خۆیەتی لە حەقیقەتە
باشە ئێستا ڕاپەڕین مامۆستا محەمەدی لای شانازی بەرهەم هێناوە حەمەڕانیەی یەکوێیە باشە بەرهەمی هێناوە کە شەو و ڕۆستەقاڵی فەسادی و دزی و جەردەوەی بێشەرەفیە باشە حتا ژنان ڕیزەکە ئەی بابوو ئەم مەسئول و ئەو مەسئول من نازانم شاناز عاشقی کوێی حەمە بووەوە حەمەی لای خۆی داناوە زەحمەت نەبێ کە لە کاتێکا شاناز باشە زانێ کە حەمە چ بێشەرەفیەکە بەڕاستی چۆن کشتە هونەرمەند لە ئەوروپا ئەباتەوە لە سێمانی فەسادیەکات باشە پێم عیبە نای ئافرەتەکە بەرم چونکە ئەزانم کە ئافرەتەکە ئەحمەقە و قوربانیە نامێ بەڕاستی دۆجات نایبە ئەمانە هەمووی ڕاستین ڕاپەڕین بۆ کەسوکاری شەیدانی ڕاپەڕین نەبوو بەڕاستی بۆ مێژوو نەبوو بۆ شانازی ئیبراهیم ئەحمە بوو بۆ لەتیفە بەندا و دز بوو باشە کە نازانم دۆ قسەی حسابی کە بۆ کڕوکشەکەی بوو کە هاتنە سەر حازری کە ئێستا سەدا ملیۆن دۆلەرن بۆ خۆیان دزیوە باشە ڕاپەڕین بۆ بەڕێوەبەری کەناڵی گەلی کوردستان بوو کە لە ژوورەکە ژوورێکی هەیە ئێستا بەڕێوەبەری کەناڵی گەلی کوردستان خۆشەویستان ئەمە ژوورە هینی بەڕێوەبەرە چووە دەرگایەکی تی دروست کردووە کونێکی دروست کردووە بۆچی بەس بۆی کەی زۆقی هەسا کارمەندێ برێتە ناو ئەو کونەوە بۆ شەپشەپیلان خۆشەویستانی ئارا محەممەد باشە کەشیەکێتی قسە ناکە پاوڵ و قوبات قسە ناکەن بەڕاستی ئەمە بەڕێوەبەری کەناڵەکەیە تۆ ئەمە بەڕێوەبەرەکە تا ژووری بەڕێوەبەری هەیە ئەم ژوورێتی بۆ دووسوە لە پەناوە زەحمەت نەبێ بۆچی دروست کردەوە ژوورە ئەگەر بۆ فەسادی و بێئەخلاقی نییە ئەگەر ژنان نابێتە ژوورەوە بێ زەحمەت کاکە ئێستا سروە گونڕود باسی ڕاپەڕینم بووەکە سروە گونڕود باسی ڕاپەڕینم بووەکە وەرە بمکوژن کاکەژە باش وەرە ئیعدام بکەن بۆیە ڕاپەڕین بۆ کوڕەکانی مەسرور و مەنسوور و نێچیر بوو باشە کە کام کرد جوان بێ بیبەن لێی بخڕن و سامانی گەلێ بزن بەڕاستی باشە ئەو سەردەمانە نێشی تۆ خۆ لەکوێ بووی مەسعودی مامۆی لەکوێ بوو مەسعود تۆ لەکوێ بووی زەحمەت نەبێ ئێوە ڕاپەڕینتان کرد ئێوە ئاگاتان لە ڕاپەڕین بوو نەک ئێستا منە کۆمەڵ لوسکەلەتان هێناوە ئەمە کوڕی مەسعودەوە کوڕی نێچیرە بوون بەشت بەڕاستی کورە بڕۆ چ مێژوێکی سەخیفە تف لەو مێژووە بەڕاستی کاک باشە ئەوانەی کە بەڕاستی لە ڕاپەڕینا بەشدار بوون ئەوانەی کە مێژویان گۆڕی دوای ئاوان نەگەتیڤ کەوتەوە هەر هەمویان جگە لە هەژاری لە نەکبەتی لە بەدبەختی لە ئاوارەی هیچیان دەست نەکەوت خۆمیشێکم لەوانە خۆشەویستانی ئارا محەممەد ئەوە 30 ساڵە ئەو وڵاتم نەبینیوتەوە لەسەر قسانەکە یەکەم قسەی ڕاستی باشە بنەماڵی تاڵەبانی نایان بێمەوە بۆ کوردستان یا بنەماڵی باجانیەوە هەر باسییان ناکەم ڕاستی باشە جەلا تاڵەبانی سێمان بۆ ڕاپەڕین کرابوو اینجا بە تیاری تورکیا هاتەوە ساخۆ هاتەوە بۆ سلێمانی ئازیزانی ئارا محەممەد باشە ئێستا شانازیە دانیشێ کاسێکی سەوز لەبەرەکە جا ئەو کاسە سەوزەی شاناز ئەمەنە زبرە ئازیزان ئەو نەزبرە ئەو بەس بۆ باشە خۆی پێبشووی کە چڵک نەبی بەڕاستی ئەو خۆی پێبشووی نازانم چۆن بۆ ئەتوانێت بگەڕێەوە ئافرەتە زۆر سێرە بەڕاستی کەسوکاری شەیدانی ڕاپەڕین ئێسێش کو لە مەرجی ئەژی باشە حتەکەی بیست ناوە پێ ئەڵم کە من کەسوکارەکان کاکە شەید بوون لەگە خۆمە بوون لە خۆ قسە ناکەم کاکیش باشە هەیانە ئێسێش هەفتەی جارێ ناتوانێت خۆی بشوە لەبەر بێ ئاوی باشە بۆیە ڕاپەڕین بنەماڵەی بازانی و تاڵەبانی و نۆشوا مستەفا و حەمە لاپتۆپی بەرەمهێنا کە لەسەر پارە ئامادەیە ئاویشی ببینە بە براکەی خۆی و پێشیەوە نابات لەسەر پارە باشە ئەمانەی بەرەمهێنا هەزاران دەوڵەمەندی هەڵتۆقیوی هێنا لە دووهۆکەوە هەتاوەکو هەورامان خۆشەویستن ڕاپەڕین ئێستا نوخشە ناسحی دروست کردووە باشە لەسەر کۆشەوە بۆ بۆش باشە عزیزە ئەمانەی ئێستا قایم قام و بەڕێوەبەر و پۆست و مۆست و یادی ڕاپەڕینەکردن یادی ڕاپەڕینە خۆیانە گۆڕن ئاسانە بەڵێ کاسەکەی شیفۆن ئازانم باشە ڕاپەڕین سیروان بازانی ئاسکەکەی بەرەمهێناوە کە هەر ڕاکە وڵات ڕاکردنیش دەبێت بەڵێ ناپیاوەکان هەمیشە ڕاکەن باشە بەڵام کە وەختێک حیزبی بەعس هاتەوە بۆ کوردستان من دوو کەسم لەگەڵا بوو ئەشیان لە شێخەکانی ماڵی نەوەکانی ئام شێ مەحموود ناوەکەی بین نییە ئەویشیان کوڕێکی تر بوو کە مەنسووری ناوە ئێستا لە سلێمانیە باش نییە دەبابەکان هاتن کە ئێمە ڕامان کرد کە بەعس هاتەوە با بڵێن کۆڕەوەکە بوو باش نییە ئێمە لە بناری گۆیژەیە بووین هەتاوەکو گۆخڵان سیلاحەکەم فڕێنەیە لەوێ یەکێتی کینی دانابوو کە پێشش گۆخڵانەوە لەوێ سیلاحەکەم تەسی پێم عیب سیلاحەکە فڕێ بدەم بەڕاستی باشە بەشتێکی مناڵێکشم دۆزیەوە هەڵم کرد تاوەکو ناڵپارێز ئەو چیرۆشێکە تااقەت نییە سەر ناو مۆزوعانە بەڕاستی ئەوەیە کەسی سیروان بازانی ئێستا بەرەمهێناوە کێشەی هەیە هینی ئەنتەرنێت و هینی کۆمپانیاکەی بە کوردایەتی بە ئێمە ئەفرۆشێتەوە ئەوە لەبەر کوردایەتیە لە بەغا ئەومەلێک وەرە سیروان بازای لەسبەر دزی کوردایەتی چی کاکە تۆ کەی کوردایەتی کردووە تۆ زوزانی کوردایەتی چی هەی جەبانی بێش ئەحمەد تۆ چی تاوەکو کوردایەتی کەیت تۆ چی من تێناگەم بەڕاستی
کوڕەکەی سیروان بازانی بەرەمهێناوە ڕاپەڕین کە شانازی ئێسا و لۆکەی کۆنی هێناوە تیڤێکی تەسیم کردووە بۆ شەوانی خواردنەوە والله وێنیان بۆ نردوم یەک تەنەکە ڕەشاوەتەوە و نەخواردنەوە ئافرەتە بەڕاستی کەسە گۆرانی ئەڵێ هەرچی ئاواز و شوێنراوی کوردی هەیە ئەم شنە هەمووی اختصاب کردووە هەر لە خۆشی گۆرانی عەباسی کەمەندی ئەڵێتەوە هی حسین کەیبنەی ئەڵێتەوە هی سەی عەلی ئەزغەر ئەڵێتەوە گۆرانی نەماوە ئەم کچە دوو لە ڕێوە سواری نەبێت و اختصابی نەکات باشە کەسیش نییە بەلایەکە کە تۆ بۆ واکەی لەو گۆرانی هەزەحمەت نەبێ کامە ڕاپەڕین خۆشەویستە من زۆر تووڕۆنی گەرانم کە باسی ڕاپەڕینەکە کامە ڕاپەڕین کاتێ کە ئێمە لە کوردستان بووین کە ڕاپەڕینەکە کرا پێنجی سێ کە هەموو ڕەفیقەکانم لە بیریانە هەمویان ماون ئێمە لە بەرسەرایە بوون ئەو شەماڵە بە ئاربیکەیەکی پێبوو لە بیرمەوەکو ئێسا ئێمە کۆبووبووینەوە قسە و باسمانە کرد هات هەمومانی بە قۆناغت فەنگ دەرکرد ئەمانە لە چۆ مەزەحمەتێ ئادێ کاک پاوڵ تۆ لە چۆ بووی کاکە قوبا تۆ لە چۆ بووی مەسعود بازرگانی تۆ لە چۆ بووی مەنسوور تۆ لە چۆ بووی سیروان ئاسک تۆ لە چۆ بووی ئادێ نێچی لە گەورەدەست تۆ لە چۆ بووی ئادێ مەسعود بازرگانی کە دانیشی 50 ملیۆن دزی و ئەشی نان تەوزیعەکەی باشە ئێوە لە چۆ مەزەحمەت لە چۆ بوون ئێوە کات نەبوون شاناز تۆ لە چۆ بووی کوڕەکەی و کچەکەی تۆ لە چۆ بوون ئەی لەتیفە بەنداو دز لە چۆ بوو کاتێکە بەرامبەر مەکتەبەی ئاوات لای عەلی کەمال ملازم عەلی و عەلایان هەڵواسی ئێوە لە چۆ مزەحمەت نەبێ من شوێنەکەم دیارە لەسەر بانی مەکتەبەی ئاوات بوو ئەو ڕۆژ ئێوە لە چۆ مزەحمەت نەبێ ئێستا منتان ڕاونا بۆ ئەوروپا و خۆتان ئەیدزن ئێوە لە چۆ مزەحمەت نەبێ ئێوە نەبوون ئێستا هەڵەسن کچەکەی سەرکەوتی کوبانێرن بۆ ڕانیە بڕوا یادی ڕاپەڕین کاتەوە یا لەو مێژوە پیسە باشە ئەمانە هەرچی شتێ پیسان کردووە ئێوە ڕاپەڕینتان ئاوا سوو کرد بۆی ئالا مەحمە ئاوا قساکە ئەو قسانەی من تاوانی ئێوەیە بەڕاستی ئاوایە بابات بزان بۆیە ڕاپەڕین بەرهەمەکەی بۆ نۆژیفا مستەفای دز و جەردە بوو ملیار دۆلاری دزیوە بۆ هەتیوەکانی بۆ کچەکەی بۆ مەسعود بازانی بوو سەری ڕەش هەمووی هینی خەڵکت داگیر کردو مەسعود بازانی نێچێڤان بازانی خۆشەویستان نیوەی هەولەی داگیر کردووە لە ماڵەکەیە کاکە باشە خاوەنی کۆمپانیای زەبەلاحی نەوتە نێچێڤان بازانی هی کوڕەکانی کۆسەتە هێندە سەبەنیان دزیوە تا 1000 پشت بیخۆن هێشتا هەر لێیان ئەمێنێتەوە ئەوەیە جامان و چی والله نەوجیرفان مستەفا ئەندازیاری ڕاپەڕین بووە والله ئەندازیار نەبوو کاکە مەساحی دزینی سەدان دۆنم زەوی و گرد و کارگەی ئاسن و بەنزیخانە و باڵەخانە و بازار و کۆمپانیا بوو تۆ غەڵەتمان کرد کەشی ئەم ڕۆژانە بینی لە یادی ڕاپەڕینە 12 کەس کۆبوو بوونەوە گەجەر و گوجەر و چڵیت و مڵیت لەسەر گۆڕەکەی نەوشان سەفا بەخوا پێم خۆشە ئاوا ڕسوا بوو بەخوا پێم خۆش بوو ئاوا ڕسوا بوو ئاگام لێتانە 15 کەس کۆبوو بووە لەوێ سەر گۆڕەکەی نەوشان سەفا باشە ئەها چۆن ڕسوا بوون تەواو خەڵک بۆ میسکردنیش ناچێت بۆ گردەکە بەڕاستی ئەوەیە ڕاپەڕین بۆ هاوڕێی دارۆ شێخنووری بوو باشە بۆ براکەی بوو بۆ نەرمین خان بوو کە تەمەنێکی هەیە ئێستا گروپەکانی ئاوا لێ کردە بە دەرزی و مەرزی ئەبوو ئەوانە بوو کەچی ئێستا بەشدار بازێنیان گرتووە لە وەڵا کاکەژیان هاوڕێ پارەی یاوتجا نەداناتێ پارە کاک خۆتان پاتانەوەتێ و شەڕی پێەکەن بۆچی ئەگەر قسەکانیشتان ڕاست بەڕاستی بۆچی ئەوە لەکوێ دنیا هەیە من قسەکەم دووبارەکەمەوە بەڕاستی من ویستم ئەم شەو بە شاڵێکی جوانەوە بۆی دابەزم بەڵام ئەوەی سووریا ڕوویاوە بەڕاستی زۆر کە ئەتوشی کە ئابەی کردم و زۆر ناڕەحەت و نیگەران بووم و ئامان بۆ خەڵکی باشووری کوردستان حتا ڕێگە نەدەن بەڕاستی ئیسلامە سیاسیەکان باڵا دەست بن لە کوردستانە حەب کە دڵنیا بن لەوە وەکو ئەمانەی ئێستا وا بن کە لە سووریان ئەوەیان کردو لەو خەڵک قەسەم بەخوا ئێوەش ئەکەن بەدەما ئاوا سەرتانە بن باش بیسان کۆرەمەرە زۆر خەتەر ئارە وەڵا بۆ لەیلای شارەوانیش بووی تاوان باسم کردو بۆ لەیلای شارەوانیش تاوان بۆچی یەکدانە فێرلای هەیە لە بەرزایەکانی سلێمانی بۆ خۆی حەزەکە پیاسەکەی لەیلا با قسە نەکەم خوا لای ببیرم هەر بیرم مەخەن و با قسەی بەرزنزمیش نەکەم عیبە بەڕاستی خۆش نییە بابا خۆشبەختانە ئەم ساڵ زۆر کەس تاقەتی ڕاپەڕینی نەبوو
بەتابەتی خاوانە عەسڵەکان ئەوانەی کە ڕاپەڕینیان کرد ئەوانەی کە گیانبازییان کرد کە خوێنیان ڕشت کە سوکارەکانیان ئینیان نەکرد هیچ شتیان نەکرد بەڕاستی نایکەم کاکەم ئەزانم کە ڕاپەڕین بەڕاستی هەڵگەڕانەوەیە بوو خۆ من شانازی بۆ کەم کە لە مێژوویەکە بەشداریم کردو دژی حیزبی بەعەس بەڵام بەداخەوە ڕاپەڕین ناکام مایەوە بەڕاستی ڕاپەڕین بوو بەهۆی ئەوەی کە بنەماڵی بازانەی و تاڵەبانی و ئەمانە ببن بە ملیۆنێر وە کۆمەڵێ لە هەرە ئینسانە شەڕەخۆرەکان شاهانە بژین و ئەو خەڵکە داماش ئاوارەی بێت و قوڕکرێ بەسەریا بەڕاستی ئارام محمەدەکانیش بە شەرەف و بیژدانم چەند جار ئەمە باس کردو خۆشەویستانی ئارام محمەد خواوە چیت جا من لە بازاری ئاراس ئێمە کارمانەکرد لەوێ بازاری ئاراس ئەو کەسە بوو ئاراس شید ئاراس کە لەگەڵ مەریوان کە لەگەڵ هینا لەگەڵ دەشال مەریوانیە بەعز بدنی ئیعدامی کردن ئەو ڕۆژە کە کاک ئاراسیان برد من خۆم حزورم هەبوو بەڕاستی کوڕێکی خەیاتی تیا بوو لەوێ دراوسەی دوکانەکەی کاک ئاراس بوو لەسەر سوچەکە کە ئەو پێڵاوی شتێ فرۆش و بازارەکەش هەموو هینی ئەو بوو باش نییە کاک ئاراسیان برد من ئاوا سێمە کرد کە تەواریەکان هاتخوا خاسەها بردیان لەگەڵ شەرمەریوانە هەردووشیان ئیعدام کردن بڕواتانە بێ لەو بازارەوە بەیانیان ئەچوون لەویان مەطعەمێکی تیا بوو جگەرچێکی تیا بوو ناوی کاک ئازاد بوو نازانم ماوەیان یادی بەخێر لەویا جگەری فرۆش لە بینی مزگەوتەکە و لە بینی بازارەکەی سەجادەی کاوە لەو دویشەوە مەطعەم شێرزاد بوو بەیانیان ئەچوم لەوێ یان جگەر مەخوارد یان ئەچوم نیسکێنەیەک مەخوارد بە نانی گەرمەوە خۆش بوو لە ساڵی هەشتا کە ئەنفالەکە بوو قەت بیرم ناچێتەوە خۆشەویستن ئاوا دانیشت بووم نیسکێنە مەخوارد دوسێ سیارەی قۆخاتین هاتن تەواریخی وەڕیەکان کوردە تەواریخی وەڕیەکان قەلیان پێ بوو مریشیان پێ بوو قازیان پێ بوو سۆمراویان پێ بوو هەر شتێ پێیان بوو حتا بزن و مەڕیش مش ئاوا سێ بکەن تو مەزەمە لە گەرمیانە کە ئەنفال نەکرابوون هەمویان دزی بوو مش دڵی خۆمە هەمووت تۆبڵێ ڕۆژێ بێ ئەمانە ئەم دنیای هەڵگەڕێتەوە تۆڵی خۆمان ئەلم بێ شەرەفانەکەینەوە کە ئەوە ئەچن ئەو خەڵکە ئەنفال دەکرێت ئەم بێ شەرەفانە ئەچن شتەکان دەهێننەوە من ئاوا بیرمە کردەوە دەی قەسەم بەخوا لە دوای ڕاپەڕین هەمویان ئەوانە بوون بە یەکێتی و پارتی هەرچی تەواریخ خوێڕی هەیە هەرچی ئەوەی کە ئەنفالەکەی کرد کە قەل و قازی ئەدزی سوێن بەخوا بە گۆڕی ئەو حاجی عەلیە بە شەرەف و وجدان هەموو بوون بە یەکێتی بوون بە پارتی باشە کاکە هەمویان اینجا لە دوایشە من هەلوان ڕامەکرد کاکە لە سەردەمی بەعسە هەلوان ڕامەکرد لە سەردەمی کەلیپاچی هەلوان ڕامکرد ئەمانە مەحمەد تخوا ئەمە ڕاستە تخوا ئەمە مێژووە هەر بەڕاستی ها هەلوان ڕامکرد ئێشدەن ئارام محمەد تۆ تووڕە مەبە ئارام محمەد بۆچی ئاوا توندی کورە بابە قەندیلێ مراعاتم هەیە کاکە باس شێکەنیەوە کاکەش قەندیلێ معاناتم هەیە ببوورن تەواو میتر قسە ناکەم خواتان لەگەڵ لە دواییە قسەی یەکەم دووبارەکەمەوە من ڕێزم بۆ هەموو شەهیدانی ڕاپەڕین هەیە بۆ هەموو بریندارەکان بۆ ئەوانەی کە زەحمەتیان کێشا بۆ ئەوانەی کە ڕاپەڕینیان کرد بۆ ئەوەی کە دنیایەکی باشترمان هەبێ بەداخەوە کە ئاوا دەرنەچوو حرمەتم بۆ ئەوانە هەیە بۆ هەموو ئەو پێشمەرگانیش کە بەشداریان تیا کردو کە زەحمەتیان کێشا بەڵام بەداخەوە کە نەتیجەکەی ئێستا کۆمەل لەش فرۆش و ساختە چی خواتەوە ئیتر خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئارام محمەد بەخێرچن